پێم وابێ کەسمان نییە بەم ناڵی پێمان نەوترا بێ فڵان شت مەکە خوا کوێرتەکە وایە دکتۆر بۆ پێکەنی یەکسەر دەست پێکەی واقع هەزار جار پێمیان وتو وەنیە وا مەکە خوا ئەوە لێیەکە وا مەکە خوا ئەو سووتێنێ وا مەکە خوات ئەوواکە ڕێک ئەم شەو باسی ئەوواکەین بە زمانێکی ئاینی کۆمەڵایەتی پارێزەرایی ئەمە تەندروستە ینی ئێمە وا بکەین مناڵەکانمان خوا و دینیان خۆش بێ یا لە خوا و دین پترسن مناڵێک کە لە پشتی سەریا ئەوە هەبێت کە ئەگەر ئەمە پشکێنێ کەش ئەم شکانە شکانی پێوەرێکی ئەخلاقی خێزانەکەیەتی بەپی پێوەری خێزانەکەی ئەمە شتێکی نائەخلاقی خۆ ڕەنگەن لە دەستی کەوت بێتە خوارەوە بەم شتەی کە خێزانەکەی وێنەی کردووە کە ئەیکاو بە تێڕوانینی خێزانەکەی خراپە خوا کوێریەکە لەسەر ئەمە ئەبێ وێنیم کەسە لە گەورەیە کاتێکە بگاتە ئاستی دینداریش چۆن چۆنی بێ ئایا لە یەکێک لە بەرنمەکان باسیەوەمان کرد هەندێک جار کللتور بووە بەدین دین علم و خەبەری لە هەندێک ڕوودا و مەراسیم و سروتۆ نییە کاتۆتە ناو کۆمەڵگە بەڵام سیرەکەی هەلە خۆی بۆ بەدین بە نمونەی ئامادەبوونی مەلایەک لە مارەکردنی دوو هاوژی نابەڕاستی کە ئەمە پرسی جەناب خۆزگە و بەردامەی لەگەڵمان نابووین بەهەرحاڵ ئێمام شۆ باسیێواکەین ئایا پێغەمەرەکان خوا لێیان ڕازی بێ چۆن چۆنی مامەڵیان لەگەڵ مناڵەکان ناکردو ئایا پێغەمەرێکەیە بە مناڵەکەی خۆی وت بێ فلان شت مەکە خوا چاو کوێرەکە فلان شت مەکە خوا ئەو خاتە جەهەنەمەوە فلان شت مەکە خوا ئەوواکات یا ئەوە تا تۆ خۆی خۆتی نەعوزو بیللا ڕۆڵی خواکە ئەبینیت و ئەم وێنانە لە ژیانی مناڵەکە تا دروستەکەی مامۆستا قسە بکە لە ڕاستیان بابەتەیەکێکە لە بابەتە ئاڵۆزەکان چونکە پەیوەستە بە مرۆڤ کاینێکی زۆر ئاڵۆزەوە جیاوازە شێوازی بیرکردنەوەی مرۆڤەکان و پەروەردەیان و ڕێگری لە ئیفرازاتی غەرائیزی ئینسان کۆمەڵێک ڕێگەی هەیە بەڵێ لە ئیسلامە هەندێک لە قورئانە هەندێک ئاەت هەیە ترساندنی تایە بە پێغەمبەران بە پێغەمبەری خوا سەڵات وسەلام خوا لەسەر بێ فەرمێ بەشیرا و نەذیرا یعنی مژدەدەرە و ترسێنەریشە کەواتە ئەم بابەتە ئەبێ یاسای هەبێ ئەبێ جیاوازی هەبێ ترسێک کە بە مناڵەکەت بڵێ خوا کوێرتەکە جیاوازە لە ئەسڵی ترس ئایا ترس خۆی بۆ خۆی معنای چییە ترس هەستکردنە بەوەی ئینسان خەتەرێک دێتە ڕێگای ئیتر هەنێ جار دروستی ئەەکەی بۆ نمونە ئیستا مامۆستا زۆر ئاڵۆز قسەم بۆ مەکە ئاخر بۆچی ئاڵۆز قساکەم لەبەرەوە تۆ بە من ئەڵێ ترس ئەبێ لەخوا نەترسی من مەسەلەن عەفو مەفهومی نەتیجەکەی من ئەمەوێ پێت بڵێ ئەڵێم مناڵەکە باوا لێ نەکەین لەخوا بترسێ لەو تەمەنە مناڵیە مناڵ ئالوودەی خۆشەویستیە بێ نەک ئالوودەی ترس بێ بەڕاستی وەنیە دەی گرنگە من بۆیە باسیەم دوو خاڵەکەم قسێ بەخوا ئەمە خراپمان بەسەرێنن خوا بکە ئەو تۆزەی نەبڕن نا ئیشەڵە تۆ مەبەستەوە نیە و ئێمەش مەبەستمان هەر مەبەستیشمونی لەناو قسەکانش ما و مەفهومە وەربگرێ هەر نەتیجە خراپەکە بۆیە ئەبێ من جایکەمەوە باش پەروەردەی مرۆڤ هەندێک کەس هەیە لە هەندێک لایەن ئەبێ بە ترس ڕابگیرێ ئیسە مەسەلەن بۆ لە ئەمری واقعە لەسەر جادەکانە دانانی کامیرە و دانانی مەسەلەن غەرامەکردنی مروری و گرتنی پۆلیس و سجن و عقوبەدان و یاسای عقوبات و ئەمانە گشتی بەشێکی ترسە باش بەڵام دوو لایەنی هەیە توانی واتێ بگەی بێ باسی بکەی بۆ خەڵکی بڵێ ها خەڵکەکە سجن هەیە ها ئیعدامەیە ها پەت لە مەرکردن هەیە ها نازام چییە لایەنی ئەوە لایەنە سەلبەکەیەتی لایەنە ئیجابەکەی ئەوەتانی ئەمە دانراوە تۆ ئازیزی تۆ کەسێکی خۆشەویستی شیاو نییە بۆ تۆ ڕێگەی خراپ بگریتە بەر چکە ڕێگەی خراپ بگریتە بەر لە دنیاش ئەو عقوبەت هەیە بۆ کەسێکە گۆڕێ هەندێک خەڵکی هەندێک مناڵ هەیە پەروەردەکەی وایە لە ژیانە بە جۆرێ پەروەردە کراوە بچووکترین قسە بکەی بەرامبەری ئەکسەر ئاڵۆزە بێ من لە مەدرسا بەشی پەروەردە بوومە چاوم لێ مناڵێکە بووە مامۆساکە بە جۆرە لە جۆران قسەی کردووە باوکو دایکیا تۆ ماڵ شڵەژاوە زۆر سیر بووە بەڵام مناڵی وای شەیە هەزار جار بەخۆشێ بڵێ بە قوربان ئەگەر چاک بیشەڵا شیرینیش بۆ کرد شیرینیم ناوێ شیرینی چییە ئەسڵ لاسارێکی لە شیرینی پێ خۆشترە بۆیە ترس دوو لایەنە
یەکێک لەلایەنەکانی لایەنی سلبیە کە بریتە لە دروستکردنی شتێکەوە کەسێک ڕق بەرامبەر ئەو شتەی کە هەنگاوی بۆ ئەنا لە دڵیا دروستکەی یەکێک شێوەتانی ئەنجام یەکێک لە ترسەکان تۆ قوتابیت نەخوێنی ئەکەوی ساڵێتەوە ترسە ترس نییە ترسە هەر دەرەجە بۆ خۆی دانانی دەرەجە بۆ ئینسان تۆ لە هاوڕێکەکە دواکەوی تۆ ساڵێ دواکەوی تۆ کولیەی بەرز نایری باشە تۆ توێ بڵێ هەندێک جار ترس هەنێ لایانی باشە بەڵام ئەبێت بە شێوە دەرونی شتەکە ئەوە دکتۆرە بێ جوان بۆمان ڕوون کاتەوە باشوانم قسەیتیا بەڵام با ئەو لەلایەن باسە لە ڕووی دینیەوە بۆ دایکێک بۆ باوچێک هێستاش ئەو دوعاە هەیە ئەمە شەرعیە بە مناڵەکەی بڵێ وامەکە خوا کوێرتەکە زۆر خەتەرە ئەوە ئەسڵەن مخالفی دینی ئیسلامە ئەو ترسانەی کە هاتووە بۆ ئەوەیە مەفهوم و فەحوا و فەلسفەی ترساندن لە ئیسلامە ئەوەتانێ تۆ گەورەی نابێ پێ بخەیتەوە جێگە ئەوە فەلسفەکەی باشە من یەک پرسیار لە تۆ کەم شۆخەخەنە بۆی ینی یارمەتیم بە نازانم چۆن پرسیارەکە بکەم بۆی کە خوا نەخواستە ینی لەسەرمان نەکەی بەڵام من لێرەم بەسەر ڕاست من لە خەڵک نا لەخوا ترسم کە ئەو پرسیاری ئەیکەم خوا نەخواستە ڕێڕەوێکی تری هەبێ بەڵام من ئەمەیە لێرە بپرسم لە ڕوە ترسەکەەوە بۆ مرۆڤێک دکتۆر تۆش یارمەتیم بە بۆ مرۆڤێک وەزیفەی دین چییە؟ چاکسازی کۆمەڵایەتیەوە نیە؟ بە جوانی بژین بە خۆشەویستی بژین چاکە بکەین خراپە نەکەین و تا دوای هەموو فەلسفەی دینەکان لە ئیسلام بۆ دواوە هەر ئەمە بووە کاواتە دین ئەبێ شتێ بکات کە ئەم فەلسفەی وەکو خۆی بگا کە ئێمە زۆر قسەمان کردووە لەسەرەوەی کە بۆ ناگا من ئەڵێم ئایا بۆ تاچێک بۆ مناڵێک بە تایبەت لەو قۆناغە سەرەتایی کە دەسەکا بە ژیانکردن و تۆزێک ڕاست و چەپی خۆی ئەزانێ و ئەزانێ دنیا چییە و خوا هەیە و ئاسمان هەیە و پێغەمەرەکانێ بۆ ئەم مناڵە خوا و دینی خۆش بوێ یان خوا و دین لە خوا و دین پترسێ بۆ سەرڕاستکردنی یامژ ئەو خاڵی بۆم ڕاستکردن و جوابیشم بەرەوە لەمە بەستەکەم ئەگەر غەڵەتێکی بەحسی مناڵات دکەم بەڵێ منە بەحسا پیاوەکی گەورە دەکەن منە بەحسا کەسێکی باڵغ دەکەن دەکەواتە پرسیارەکە مناڵێک باشە مناڵێک لەخوا پترسێ یاخوای خۆش بوێ کەسێکی گۆ بالغ بوو بێ ڕەنگی عیبادەت ئەوە گۆدنابەی حەزکردن و مەترسیە دەبێ یعبودونە ڕەغەبەن وەڕەهەبە ئەو بۆ کەسێکی باڵغە باش ئەم ئێستا بەحسا مناڵ دەکەن بەحسا زاڕۆک دەکەن باش تشتی هەری خەتەر تربیەتە مناڵ لەسەر ترسا ژویت کەسێک و گەرەک هەر جهێ ئەمانێ بێ گوخوای گەورەیە مەترسیە هەری مەزن ومە مناڵ فێر بکەن گوخوای گەورە و جەبار و منتەقم لبەندا ئەختا و شاشی و غەڵەتی تەیە بۆ خاطرێ گود ئاگری جەهنەمە دەتە بسۆتێنێ ژی بەدێلا گومە مناڵ فێر بکن گۆخوای گەورە ڕەحمان و ڕەحیمە وەسیعەت ڕەحمەته كل شەی ئەوە تشتێکی زۆر گرنگە وەزەن دەکەم یعنی یا هەری باش ئەو بوو کاک دەڕۆن ئەو بەرنامە ئەف خەلەکەتە دەست پێ کرد بە دکتۆر خانی ji ber ku rastî tiştin hene li gorî min tesewwur dikim li gorî min yanî têgihiştinê min ew ixtisasî doktor xaniye minal eqlekî wî xeyalî heye بمعنى كاتي قوموت بحثي جهنم جردك وان نكا خوات درباسي جهنميدك وان نكا عذابي قبرها يا وان نكا توبشكو مارون زانم هيا يكسر او منالات بعقلي خوي خيالي مادي تشكيل دكي اواد بي سبب قلك كابوس وقلك نرحتيج او زاروكرا بيوستا راستي كاتي قوم منال تربيت بكن مبرنجي حزكرن تربيت بكن نبرنجي الطرس جبرقو ما ترسيد كودي ديا والفرده دا خوازا ليبورين يدكم وحقيق وحلالكن ودبيقو من شاش بم دبيقو من غلط بم يعني بس اوان نريني منا لقوري من الدردوري خو ما يزادكم بهترين كسي قول ردي فعل قلوانا درست بوا بونا قومونيست بونا ملحد دوري دين كتنا زاروك شيخو ملانا سببي أوتشيا سببي أو نابقو تربيتي ونهر سر تربيتي مطرسية نلسر تربيتي محبته كاتي قلت تشيجياني بيخنبر عليه الصلاة والسلام منالي هيتا أو برسياري جيكريا بيخنبر عليه الصلاة والسلام كاتج عبد الله كوري عباس را تربيتك دبيا غلام احفظ الله يحفظك
قوتنا يحفظك قوتني باراستنا قوتنكي الراحتية قوتنكي آمانة نقوتنكي قو أوينا بدي مطرسي كرن يعني ياد دوا بيخنبر عليه الصلاة والسلام يعني قالك تربيتي جفاكريا نلسر مطرسي لسر أمان وراحتي بولميش من منالي خورد بيش اللي ميش بك بو خاطري قو خودي تعالى تدآقري جهنمي دادي عذاب دان بيويست بو ما قوت بالميش بك جبرقو خداي مزن زور نعمتي جوان دانما مشكر دار بنش خدي هر عيني مساج مدن لبرنجك يحزكرن ڕاستەکەی لە برەوەی باسی ترسناچی جەهەنەمی بۆ بکەی باسی جوانی باشتی بۆ بکە. بيخنبر عليه الصلاة والسلام بو بلال يدقو أرحنا بها يا بلال لميش ما بير رحت بك نما جي خلاص بك وما تواو بك جبرقو آقري جهنم هيا وقتي قو منال لسر تربيتي مطرسيتي آذاكرن قورد بي جيانا وينا آين حمل لستكي محرمات ممنوع 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 نابي 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 قالك جارة تمردي دكي ويا كم جاري قو تمرد دكي لسر أو إلها أو يقو بافي وينا دايكي وينا جيرب تصور كرنا حاشا خواي قوري يعني أو قصة نب يعني مس من حزدكم تمثيل بكم بجهنم أو خواي قوري جو جلادة جو عقوبة شيء البندة أي أخطاء يكسر تمردي دكي وبري خود دي رنجك يخرب خوایە گوێنەکەی وای لای مناڵێک دروستکەی کە کوێرتەکە و کە ئەو سووتێنی و کاوابێ ڕەنگە وێنەکەی وابێ نعزوو وهر برنجي آينيجي غلطة أو نها جبرقو كسي قو منال بي أساسا واجبات وتكاليف لسروينا نهات نيفساندن حتى قو من ويبطر سين بيخنبر عليه الصلاة والسلام دي بيجي رفع القلم عن 3 نيفساندنا خير وقلناها لسر سي كساها تيار راكرن يجوا منالا جبروية كي كاتي قو من تيم تهديدي منال دكم بعذابك خواي قورة أو تهديدنا دايد جبرقو قلم لسروينا هاتي نيفساندن دەست خۆش هاتي راكرن عفو باش نهر آخر نهر واکە والله هر قرقتي إيه كم باش برقو أو بابا باقش ما آخر کاکە ئەگەر غەڵەتم کردووە داوای لێبوردنەکەم ئەوی ژەگە لەو بەرنامانەی کە ئەتوانین بشیکین بۆ ئێمە داوای لێبوردنمان پێ قورسە ما بحثي محبة دكن ورحمة خودي دكن ورحمتي وسعت كل شيء عفو ینی یەکلای کردەوە کە غەڵەتمان کردووە جان وڵام ئاوایەکە کرد من نەبوو خوا تۆ نەبوو والله ئەم بەرنامەی بینمان باش نیە ئەم قاتە شاڵەمان پێوە نەهاو دکتۆر والله من هەر جوڵێکم نەکرد دە بەخوا ما دەم جوڵە دەکردو اینجا جوڵە بکە قوربان دەستان خۆش بێت هەر بۆەوە خەڵک لێم تێبگەن ئەم دوو پەرداخە یەکسانن ئەگەر هەردکیان لە بەرچاوی مناڵێکی 5 ساڵان پڕکەی لە ئاوبێژی یەکسان ئاویان واتیا وتی ئەمەیان بکەرە قاپێکی بچووکتر یا بیکەرە قاپێکی پانتر بۆ نمونە بیکە شوشەیەک بەرزتر بێ وە لێ باریکوی یا بیکە دەوریەک پان بێ لێی بپرسە بێژەم دوو ئاوە یەکسان نێژێنەوەڵە هەر هەموو ئێمێژین یەکسانن یێژی کامیان زۆرێژێ ئەوەی وا لە دەوریەکە چوون پانترە هەر بە بەرچاوی وە بیکەرۆنا ئەمە بێژە ئێستاژێ ئێستا یەکسان ئێستا ئەوە کەیانی تێکێژە دێەوە فرس بۆیە جیهانی مناڵ جیهانێکی ترە نابێ بەم جیهانە هێمە وایەنتیایە قسەی لەسەر بکەین ئەبێت دنیابینی مناڵەکە بزانین بەو دنیابینی ئەگەر چیرۆک وت بۆ مناڵێک ئەو چیرۆک بە واقعزانێ ئەبێ وریابیت ترسێکە لە پۆلیس ئەیدەی بەو مناڵە پێویست ناکات چونەوە سایق نییە بۆ چیەسی ترسی پۆلیسی بدەیتێ دڵنیایی پێ بدە کە وڵات پۆلیسی واتی ئەگەر دایک و باوکوونە ئەو هەیە بچۆ داواکاریەکە بۆشمان بیر نەبوو ڕاستە بە پۆلیس سەڵێم بەوەڵێم ناز ئاخر پۆلیس ڕاستەکە ئەگەر نەخۆش کەوتی ڕۆڵەگیان من نەمتوانی خۆشکەمەوە نەمتوانی هیچ بکەم دکتۆرەکان یارمەتیمانەکرد ئەنا ئەگەر نان نەخۆێژمە دکتۆرەکە دەرزی لێبدا ئەم مناڵە بۆیە لە خستەخانە و دکتۆر و ئەمانە کشتی ئەترسێت حتا مناڵە ترسێنین لە شەو هیچ نییە مامۆساژاروتی شەو ڕۆژە ڕەش فقط لایتەکەیان لابردو ئیسا ئەم ئستودیۆی تۆ ئەگەر لایتی تێبخەوێتە ڕۆژوانیە ئیسا لایتەکان نییە شەوە بۆ یەکانە وەختێکانەوە مناڵێکێژی وەم شەوە بووی خەمە دەر ێژێ لێدانی نەکردم ێژێ ئە خەمە دەر حتمما خستنە دەر لە لێدان خراپتر بۆیە هەمومان لە مناڵیوە لە شەو ئەترسین ئیسا بیلا تەشبی ئەمانە تێن ئەم مناڵە بەم ترسەوە گەورە ئەبێت ئەبێ بەچی ئەم مناڵە کە خواناوێنێت چەمکێکی متافیزیکیە لە مێشکیا تۆ ئەگەرەکتە بیناسیێنی پێی بیکەرە چەمکێکی خۆشەویستی و عاتفی
چون بە خۆشەویستی و عاتفی ئینسان تێتە بەرەو بە ترس ئەچواتە دواوە بە ترس دوورەگرێ بە ترس قەلەقە بێت ئەم چەمکە پێدا بابزانی ئەگەر خوا بە ترس بە مناڵەکە فێر بکەی ئەگەر خوا بە کۆنتترۆلگەرێکە مو لە ماس دەرتێرێ و بزانێ پێ ڕۆحک دەرتێرێ بیناسیێنی و مناڵەکە مەجبورەوێ هەمیشە لە خوا بترسی ئەم ترسی لەخوا وای لێ کاتەوێتە کابوس لە خۆکانە ئیمڕۆ غەڵەتێکی کرێ شەو خوا تێتە خەوی یا کردارێک تێتە خەوی یا شەوی ترخەوی لێ ناکەوێت پێویست ناکە ئەم مناڵەکە هێشتا نییە لەسەری ئەو دین هەڵبژێرێت تەکلیف نییە لەسەری ئەو تۆ ترسێک بخەیتە سەری ئەو کە ترسەکەش نییە لەسەری ئەو بۆیە لەرانەوەی ماشێ بێن بزانین چۆن مامەڵە بکەنتێکی مناڵەکە مناڵێکە ئەچمە زمانی بالبی پەیوەندبوونی مناڵ بە دایکیوە دایکێکە مناڵەکەی بە ڕەحم و بەزەی و ئەلاوێنێت گەیشتە گاگۆڵکێ ئەتوانێت بە پێی مانگێ مترونیوێک 2 مترونی و لە دایکی دوور بکەوێتەوە یعنی ئەگەر بوو بە دەمانگان ئەتوانێت بۆ نمونە 11 متر لە دایکی دوور بکەوێتەوە قەلق نەبی ئەگەر دایکەکەی ترسێنەر بێ ئەم مناڵە دایکی بێ یا دایکینەوە هەمیشە قەلق نازانێت دوور بکەوێت چون نازانێت دایکی پشتگیری ئەکا یا پشتگیری ناکات ئەگەر مناڵەکە دایکێکی بێن نەکرێ پێشببینی بکەیت کەی ئەو ترسێنێ و کەی لایەن گریتەکە ئامادەست ببێتە ئەسکیزۆفرەن ئەم مناڵە وەختێ گەورە بوو ئەسکیزۆ ئەکتیڤێت لە 15 ساڵە لە 20 ساڵە وردە ڕووی تێ بکات ئێوەژن پێی شیزۆفرنیەوە بەو زوانە بێژمی بۆیە ئەم مناڵە چۆن مامەڵی تکاکرێ بە ترساندن و تۆقااندن دایکێکی نائیمن یە پەیوەستبوونێکی نائیمن لەگەڵ دایکیا دروستە بێت هیچ دڵنیایەکی لای دایکی نییە ئەگەر دایکی بەلاواندن و تێرکردن و بەخێوکردن و پەروەردەکردن لاواندی ئەم مناڵە پەیوەستبوونی مناڵەکە ئیمنە دایکیی دوورێت ئەم قەلق نییە جا ئێستا خوا چەنێ لە هێمەوە بە فیزیک دوورە لە ڕێگی گوێمان نێزیکرەوە لێ عمەڵە نێمە چاومان پێی ناکەوێت کەسێکە پەیوەستبوونێکی ئیمەنی بەدایک و بەخواوە بوو با لە سج نابێ با لە برسیەتیا بێ با لە دوور بێ ئەزانێ خوا چاویواتیەوە قەلقنی وەلێ ئەگەر پەیوەستبوونێکی ترسی بوو لەخوا هەرگیز چاوەڕوان ناکە خوا بگەوەدا من لە چەند بوارە کە خواناسیەکی ترس محوەر یا ترسەنتەر خواناسیەکی خۆشەویستی محوەر بۆ مناڵ قسەی مناڵەکەین ئەگەر ترس بکەینە سنتەر چییە ئەگەر خۆشەویستی هەر بە خاڵ بە پەلەیەژمی لە بەشی فکرێکە لە مناڵەکە وێنەیەکە لەخوا لە مێشکی مناڵەکە دروسەوێت ئەگەر ترسوێت تەنبیەکات لێدانەکات عەزابەدات و نایشتوانی بزانی چۆن مامەڵی بکەیت لە شەڕی خۆت لا بدەیت بەڵام ئەگەر خۆشەویست محوەرێ پەناهە لێکی قۆمیا ئەو هەست گرفتیی بوو ئەو هەست هەرکایە ئەو بوو تۆ ترس نەبی لە بەشی نەوعی پەیوەندیەکەتێکی خوا لە پەیوەندی ترسا ئەبێ خۆتی لێلادەی موازبی تووشی نەبی لێی بشاری تۆ وەلێ لە بەشی ئەوەکە مەترسەوەکی دایکێکە هەرکایە بانکەی تێت هەر گرفتێک و بێ هاوە دەمتوو لە بەشی شێوەی ڕەفتاری دینیە لە ڕەفتاری دینی ترسەکە ئەشێ وریابی تووشی مجازات و کەیفەر و سزا نەبیت وەلێ لەوەکەی ترە وەختێکانە پەیوەندیەکە خۆشەویستی هەست معنا فەهمی تیا دروسە بێت لە نەوعی ئتاعەتەکە ئەو ئتاعەت ئەشێ بکەی نازانی بۆ وەلێ نەیکەی ترس ڕوتیەکە لەمەکەی ترا ئەگەر ئتاعەتە کرد هەم ئاگا هەنەست چوون خۆش دەوێ هەم خۆی چێڵە بژاردێ یعنی تۆ کادۆ بۆ یەکێک بۆی لێدان تەکە خەڵاتی بۆ بۆی بە ترس و بۆیەوەی وەلێ بۆ خۆشەویستەکە لە خۆشییا بۆیەوەی عیبادەتی تر سەوقاتی هێمەز بۆ لای خوا ئەڵبەتە نەعوذ بالله خوا سەوقاتی نێرەکە وجدانێکە هێمە پێوە ئەژین وجدانی ئەو کەسە لە خوا ئەترسێت شکلی ترسە تووڕێی ئەوە و وجدانەکەش وەختێ بووە مەنی باڵاتیە هەمیشە سزای کەسەکە خۆیەدا وەلێ لەو کەسە بە خۆشەویستی لای خوات وجدانەکە تەنزیمێکات خۆڕاگری تیا دروستەکات دڵنیایی تیا دروستەکات گوناحکردن ئەو کەسە گوناحی کردە لە لای خوایەکە لێی ئەترسێ ئسترابی وجودی تیا دروستەکات خەویە شێوێنێت پەرێشانیەکات لە خۆی ناڕازیە لە خۆی قینێژە بۆ نامرم لە دەستی خۆم خلاص بم وەلێ ئەوەکەیتر ئەحساسی ئەمنیەتەکە ئەحساسی ئارامیەکات لە بەشی ئەخلاقی ئەو کەسەوە لە ترسە هەمیشە شەرتیە ینی یا پاداشەکرێم یا تەنبێکرێم تەنبێکریام ئەخلاقەکەم غەڵەتووە وەلێ ئەو کەسەوە ئەخلاقەکەی پەیوەندیۆخوا سوباتی ڕەفتاری هە ترسیتیانی و وەکو خۆیە ژیانی خودی ڕاستەقینەی خۆیە لە بەشی دینداری کۆمەڵایەتیە ئەوە لەخوا ترسێ دینداریەکەی نمایشی
هەمووی بۆ نمایشکردن و ئینە بەترس ئینکریا بەڵام ئەوە خوای خۆشویستوە بەرپرسانە هەڵیگرتەوە بە خۆشحاڵی و ئەی کات ێژە بە ئەم پەیوەندیە لە بینی من و ئەو هەروە بە گەرمی بمێنێتەوە لە نسبەتی پرسیارکردنا ئەوە لە خوا ترسیا هیچ پرسیارێکی لە ئاین نییە و ذاتی نییە غەڵەتەکانیش بۆ خۆی ڕوونکاتەوە ئەوەی خوایەکی خۆشەویستێ بە بێترس لێ پرسێ ئەم هەڵەمە چییە و با ڕاستیکەم و لە بەشی هینا کارکردی کۆمەڵایەتیە ئتاعەت و سەمیعنا و ئەتەعنا ئەم جۆرە خوا دروستەکە بە بێ پرسی و هیچ هینێکی نییە ئەوە کەیتر ڕخنەگرە داهێنەرە بیرەکاتۆ لە بابەتەکان پویایی لە دین گەرەکە و گەشەی بەرەو پێش شتەکان زۆرن بێژن وە ئاخردانەکەی یەکێکی تریان چون زۆری ماوە شەکەتانەکە لە کەرامەتی ئینسانە ئەم مناڵە کە بە ترس پەروەردەکراوە هەست بە کەرامەت ناکاوە ئازانێ هەمیشە یەکێک کۆنتترۆلێکە بە دڵی خۆی نەژی بە دڵی ئەو بژی وەلێ ئەوەکەیتر هەست بە ئینسان بوونەکە و ئینسانبوونی خۆی بە نرخ خەزانێ و هەستەکاوکو مرۆڤێکە توانێت ڕبی دەستی خۆش خۆزگە دەکەم حەز دەکەی پرسێ بدێ کاک جاسم لێ من پرسیارێکیشی هەیە وش کاتێ من حەسێب بکە من حەستکم کاتێ خۆ بدمە دکتۆر خانی پرسیارێک دوو پرسیاریمی بچووکانە باش دکتۆر خانی ئایا مەترسی تربیەتی بترس دمنالیدا جبرگو مرۆڤ حەز دەکێ ئەزیەت دەفع بکێ نەبرەنگی مەحەبەت ئایا نیفاقی دروست دەکێ یاننا ئەوە پرسیمی یەکەم پرسی دووەم زۆر کەس هەیەتێن دەفمە سوال دکن حکمێگومە ئیمامی مزگەفتن مامۆستای ئاینینە هەین کەسی هەیە وسواسی قەهری لەگەڵ وایە ئەو وسواسی قەهری بە تایبەت مەوزوعی دەسمێژ و مەوضوعی لمێژدا کاتی گومەد دەچنە ناو بابەتدا مەمەیزە دەکن گۆ سەبەبێ سەرەکە تربیەتی منالی لەسەر ترسە ئەوە ئستنتاجی ڕاستە یان حەز دەکەن فێر بن لە دووەمیوە بەشێکی زۆری ڕاستە ئیتر یەکێ لە هۆکارەکان ئەوەیە کە ئێمە دەروون شیکاریەکەین یەکێ لە هۆکارەکان ئەوەیە هۆکارە سەرەکیەکان بەڵام بۆ پرسی یەکەم تۆزێ لە بیرم چوو ئایا مرۆڤ کار بکێ بۆ خااتری ئەزیەت عیبادەت بکەش بۆ خااتری ئەزیەتی خۆدی تەعاالە دوور بکێ نەبرەنگی محەبەتی خۆڵێ نیفاقی دروست دکێ بڵێ ئەوە یەکێ لە خاڵەکان و کە ئەخیر خاڵ و گەرەکم بێژم تێچووە شاراوەکانی خواپەرستی ترسنۆکانە و خۆشەویستی خۆشەویستان ئستراب و نیفاق و دووگانەگی خواپەرستی ترسنۆکانە لە گەورە ساڵیا لێیەکەوێتەوە و لە هینی خۆشەویستە گەشە و مانا و هاوسەنگی دەرونی دروستەکات بۆ یەکانە بێ زۆر وریابی باش شۆخارخان نمونەی تری ترسەیە کە لە مناڵیە ئەو ترسە هەیە بەڵام ئێمە بە گەورەیش ئەو کاردانەوەیان ئەبینین بە تایبەتیوانی کێمە ڕۆژانە ناو دادگای بینین ترس لە سوێند خواردن کە ئێمە زۆر جار ئەو شایەتانی کێنە ناو دادگا کە لەوە چێ ڕۆژانە لە دەروی دادگاکان چەندین سوێن بخۆن بەلایەن و ئاساییە بەس کاتێک ئێتە ناو دادگا و ئێوە سوێن بخوا بە قورئان چەندین جارەگەڕێتەوە من نایخۆم من ئەترسم من سوێن ناخۆم بە قورئان کە ئەمە ئەو کاریگەریە ترسی مناڵیە کە پیان تو ئەگەر سوێن بە درۆ بخۆی یان ئەگەر سوێن بخۆی گوناحبارە بیت نازام چاو کوێرە بێ نازام چی لە لایەکی تریشۆ هەمانە کە تاکو ئێسایەکێک لە بەڵگەکانی سەلماندن لە ناو دادگاکانە سوێن خواردنە کە سوێن خواردنەوە یەمینی حاسمەیە یعنی یەکلاکەرەوەیە دۆسیەکەت یەکلای یەکاتەوە لەگەڵ ئەوەی کە ئێستا بیرۆڕاکان گۆڕاون و ئەشبینین ڕۆژانە ئایا لەم سەردەمەیە تۆ پێت وایە هەموو کەسێک کە تەنها بە سوێن خواردنێک ئەو یان ئەوە متمانەی هەیە یان ئەوە دیندارە یان ئەوە ترسی لەخوا هەیە ئەگەر بەڵگەی نەبێ هیچ شتێکی تری نەبێ بە خواردنی ئەو سوێنە بابەتەکە یەکلایە بێتەوە کە ئەمانە جێی قسە لەسەرکردنە کە ئەبێت ئەم بابەتانە لە ناو دادگاکانە هەر شوێنی قورئان دەستخۆش باسیەوەت کرد عادەتەن مامۆستا شوێنی قورئان ڕاستەوە هیچ بێ شوێنێکی بەرز و پاک و تەمیز و پیرۆز بێ لە ماڵەکە بەڵام من بۆ خۆم لە مناڵی خۆمە هەر نەمیراوە دەستکاری قورئانیشکەم قسەی کە جەنابە باسیەکەی خۆگەر قورئانێک بەدەست مناڵێکەوە بێ گوناحی تایە مثلەن مناڵێک کاڵم مناڵ زۆر مناڵ ناکە بیدڕێنێ خوا نەخواستە بێ لەگەڵ ئەگەر عقلی گەورەبی و تێگەیشت و کتێب نەدرێ فێر بێ لەگەڵ قورئانە باشترە من دەستکەمە قسە ئارەوەڵا لە خزمەتە کاک دەروێن تەوان من بابەتەکەمان ناوی فێرکردنی مناڵ بوو بە تێکەڵ نەبێت لێمان بۆی قسەکان ئەگەر تێکەڵمان کرد ناگەینە ئەنجام مەسەرەن بۆ نمونە ترس لەخوا بۆ تەمەنی مناڵ
جیاوازە لە ترس لە شتێک کەوا مەترسی لەسەر دروستەکات ترس ئەبێ جا باشە لە مناڵا دەرمەچۆ لە مناڵی نەسەرەوە لە مناڵ باسی کرد ئایا بزات بابەتی خواپێ ناساندن یان مەترس بە شێوەی گشتی هەر فێرکردنێک بێت چونکە جیاوازە بەڕاستی من قسەکانی دکتۆرخانی ئاڵتونن بەڵام من لە یەک خاڵە جیا ئەبمەوە دیدێکی تازە دروستە بێ لە پاڵەوە ئەوەیە کە ئایا لە چ شتێ بترسێ گرنگ لێرەیە چونکە هەموو ترس وەکو چۆن هەموو شتێک دووفاقە لە ژیان باشە یەک یارمەتی بە من لە جەنابەت تێگەیشتم دکتۆر مناڵ نابێت لە هیچ بترسێ قوربان مناڵ هەر لە دایکە بێ سروشتی سێ ترسی واپی ترس لە دەنگی بەرز ترس لە بەرزایی ترس لە ئاژەڵی گەورە کە گەورە ئەبێت ئاژەڵە گەورەکە بێتە ئاژەڵی بچووک وەێ ئەو دوو ترسەکە هەر ئەمێنێت جا ئەم ترسانە ڕەنگە گۆڕن وردە ترس لە بەرزی ئەچواتە ترس لەوە پۆستەکە باشە دکتۆر با من لێ کۆڵانێکی ترە قسەکە لە دەما بەشەکر بێ بیرە نەچێتەوە ئەگەر ئەمە لە قاڵبێتتر قساکەم لەو قاڵبەی دکتۆرا قسە ناکەم بەڕاستی باشە تۆ یەکشتی تر دکتۆر ئەی با پرسیارەکە وا لێ بکەم هەموو جۆرە ترسێک کە مناڵی پێ بترسێنی هەڵەیە بە پێی زانستەکەی جەنابێ قوربان بڕێ لە چتەکان ئەبێ فێری مناڵ بکرێت نەک بیترسێنی بۆ نمونە ئەگەر عەلایەدینێ لەو ماڵاوێتە مناڵ بچوا بکەوە ملیا بێژی با نەترسێ قەیناکە غەڵەتە ئەبێ جێگەکەی بۆ ئەمن بکەیت تا ترسەکە ڕووی تێنەکە ئەنا هەر خودی ژینگە باسی ئەوەش ناکەم ئاخر ئێژم تۆ ترس دروست ناکەی وەلێ خودی ژینگە ترسانێکی واتیا ئەرکی باوک دایک لابردنی ئەوە ناڵێم بۆ پرۆسی پەروەردەکردنی مناڵ ئێمە ترساندنمان نیە قوربان بە هەموو شێوە ئێمە سیانزە شێوەی گۆڕینی کردداری مناڵمان هەست لەو جێگا لێدان دەست پێکا کە ترسی فیزیکاڵە ئاخردانەکەیانێ ئەنا جەریمەمان هەست بۆنەوە نمونە مناڵێک غەڵەتێکی کردووە بۆ نمونە ێژین ناوێ بڕۆیتە دەر تا ئەو شتە نەکەی ئەو ڕەنگە لەمە بترسی ئەوێ پێ بکەن وەلێ من قەستم ترساندنی نەبوو ئەوان ئاسایی ئەمانە سیانزە ڕەوشتمانە بۆ گۆڕینی کردداریسا ناکرێ من هەرمووی باش ئەوانەی واتوقعێنەرن خراپتر ناکەم بە حەقی قورئان ئەگەر فزەمان کرد ئەو من خۆشەیەکێژم و تۆ لە نیوە من هیچ پامم نەگەیشتووە سەلەم بەرنامە بڕۆن لە ئەوڵ تاخیر سێرکن عەفوم کە هیچ قسەم نەگەیشت ناکەەوە دکتۆر خۆی ئەترافی کرد من قسە ناکەوت ئەگەر ڕێمەدەن با قسە ئەوش ئەوش قسە ناکە شۆخە خاتۆش حەدم نییە ئەوە منیش فزەم لێوە نایە لە ئاخری شاخ و بەرنامە بۆی پامەکەمان بگا ئێمە جیاوازیان بەرنامە لەگەڵ بەرنامەکانی ترەوەتانێ منە دژی یەکین و ڕەئی جیاوازیشمان بێ قبول یەکەین بەڕاستی من ئەو بابەتی کە دکتۆر باسی کرد بابەتێکی نەزەری دەرونی عالەمیە ئیسا عالەمیان لەسەرم ئەساسە ئیشەکرێ و نەزەرێکی تازەی فێرکاریە باش بەڵام من ئەمەوێ باسی لە واقع بکەم بابەتی علادینەکە هەموو مناڵێک لە مناڵی دەستێکی زێتە علادینە ترسێ لە دڵی دروستە بێت کە ئەوە گەرمە کەمەکەمە ئەو گەرمێ فێریەکە مێمە ترس دوو جۆرمانەیە جۆرێکی پێوترێت ترسی شکێنەر جۆرێکمانەی پێوترێت ترسی پاڵنەر هەر کەسێک لە ئێمە لە ناخیان ڕۆژانە کاتێ دێت ترافیکلایتی بینی گڵۆپی سوورە هەڵبوو چرا سوورەکە هەڵبوو ئەزانێت ئەگەر بڕوات غەرامە ئەکرێت ترسێک لە دڵی یان ناڕوە بەیانیان زوو من کاتی چم بۆ نوێژی بەیانیان لە غیری ڕەمەزان تەمای سەر ڕەمەزانە خۆتانزان جادە باش پارشێوان خەڵک هەیە لە غیری ڕەمەزانە کاتێک ئەچم بۆ نوێژی بەیانی چرای سوور هەڵە بێت سارەی تر تێ بەلامە تێپەڕێ من ناڕۆم من لەبەر ئەوەیە ئەوەی ئەزانم ئەو ترسەن دافعی کە بۆم دانراوە حەزەکەم بیپارێزم لەبەرەوە لە شتەکانی ترا هەنگاونەنە ترسی پاڵنەر مەسەلەن بۆ نمونە ترسی مناڵ لە سیارە وا ئەکا فێر بێ لە جادە بپەڕێتەوە ترسی بێ سیارە لێ بدە ئەمە شتێکە لە مێشکا ئەگەر تۆ پێشینێژی ترس بابەتێکی دووفاقە بەرامبەری ئەمانە چۆن کاتی ئاسایش دروستە بێ لە بەرامبەری واتە من چەندێک ئارامە بمەوە لە گەیشتن بە دکتۆرخانیە ئەو نەیش لە بەرامبەرەوە بەقەی ئەوە دووریم لە ئەو ترسیم لێ هەیە چەندێ دایکمم خۆشەوێ حەزەکەم لە خزمەتی دایکما بم ئەو نەیش لە مردنیە ترسم ئەوە کەواتە ترس بابەتێکی دووفاقیە ترس لە سیارە پەڕینەوەت فێرەکە ترس لە لێدانی خەڵک فەنگ دروستەکە ترس لە ساروخی خەڵک دیفاعی جەوی دروستەکە ترس یعنی ئەبینی ئیبداعەکان لە ژیانە مناڵ لە سەرەتای ژیانۆ لە ناو ماڵەکەی خۆیان و بەڕێک دانی و بەڕدەکە هێنەکە سوورەخوا تۆ مەسەلەن نمونی علادینەکە دانی لە ماڵە سۆبەیەک دانێ ئەم سۆبەیە لە زستانە سێمان ئیشەکە سێمان بەرداوی ئەبێ یا ئەم سێمانە هەموو دقەیەک یەکێک لای ئەم سۆبە دانیشتێ بۆ مناڵ بڵێ بە قوربان ئەگەر دەستی پێوە نەدەی ئیشەڵا نقڵتە دەمێ نقڵێکم داپەی دوای ساعتر نقڵەکە نامێنێ ئێژم ئەیجا ئەم جارە دەستی پێوە نەدەی ماچ دەکەم ئەوە ماچم کرد ئێ دوایەوە
ماچێک و نقڵێک و بوومە قوربانی و تحت ئەرچیشتە بوو ئاخر 3 مانگ سۆبە ئیشەکە ئەبێ یەک جار لە ژیانە دەست پێوەدا گەرم بوو ئیتر خۆی ئەزانێ ئەم ترسانە ترسی دافعی پێوترێ مناڵ هەنێ بابەت هەیە ئەبێت ترس لە ناخیا دروستەکرێت بەڵام وەکو پێتم و ترسە دافعەکە نەک ترس ئیسە مەسەر بۆم نە من ئەگەر گەرەک مەشتێکی فێرکەم لە زمنیان ناساندنی خوایە ناساندنی دینە من لە خوتبەی جمعیشم لە وتارەکانی مزگەوتیشما کاتێ وتارە دەم بۆ گەنجەکان قەت خوای گەورە مێرەبانەکو درڕندەیە پیشان نادەم ئەس هەمیشە خەڵک بە خۆشەویستی ڕەبتەکەمە خواوە بۆیە سیرەکەی ئەو گەنجانەی کە لە مزگەوتەکەی من نوێژەکان دیدیان لەناو خەڵکە جیاوازە لە فەیسبووکە سێر فێسبووکەکانیان کە شێوازی ئەدایان شێوازی کۆمنتیان شێوازی ڕەتدانەوەیان لەسەر ئەو کەسانی کە لەگەڵ من دانیشت و دێنە وتاری منەوە جیاواز بۆیە زۆر گرنگە بابەتی فێرکردن ئەگەر بۆ ناساندن و فێرکردن بێت ئەوە بە هیچ جۆرە پێویستمان بە ترس نییە بەڵام ئەگەر بابەتی خۆپارێزی بێت هەنێ خاڵ دێتە پێشەوە ترسی پاڵنەرە بۆ نمونە قوتابی لە هەتا گەورە بێ کەمەکەمە فێر ئەبێ ئەگەر نەخوێنێ دەرەجە نایەرێ مناڵ ئەزانێ دەستداتەوەینەوە گەرمە دەستیە سووتێ ئەوینە بخات ماڵ ئاگرێگرێ کەمە ئەو ترسانە وای لێکاتە پاڵنەرن بۆەوەی ئیشی خراپە نەکە ئەمە پوختەی مەوزوعەکەی ئەبێت جیاوازی لەلای ئەم دوولایەنە بکەین ترسێک کە بۆ پارێزە ترسێک کە بۆ فێربوون ئەگەر بۆ فێربوون وێت ترس من هەمان قسەکانی دکتۆر ڕێک باسی ئەوواکە کە شتێک وەربگرێ بەڵام ئەی لە شتێک خۆی بپارێزێ ئەوانە بە ترس عیلاجە بێ بەڕێی من ڕۆژە فەرمووی بەڵێ ئوستاز پێویستە کات دەسی مناڵەکە بچزێنین بە سۆبەکە تا بترسێ پێویست ناکە دەی هەمێش هەر ئەمە ێژین ترسێکەیە لە زمانی دەروونناسیە مکانیزمێکمانەیە خۆی چاکەکاتەوە جارێک دا بە عەرزا ئێش و پێگەیی خۆی تێتەگەیەنێت نەدەی بە عەرزا جارێک دەستدا بە سۆبەکەوە جارێک زۆر و خوارد ڕوشایتەوە ئەمە ئێمە فێری کەسەکەی ناکەین شتەکە سروشتی خۆی فێری ئەکات ئەم ترسە ترسێکە خۆی فێرە بێت من فێری ناکەم و یەکێ نەعوذ بالله بلا تەشبیه خوا هیچ کام لەمانە نییە کە داخ بکە و بلکێ پیا و ئەمانە بۆیە ئێمە بابەتەکەیشمان پەروەردەی دینیە بۆ مناڵ نەک پەروەردەی ژینگەی ئەبێ دوو پشک بێڵم بدا پێوە جا لێ حاڵی بێتان نەدا پێ و بۆیە ئەم قسمەتەوە جەناب و فەرمی ئێمەش لەگەڵ یاین وەێ ئەم قسمەتە مکانیزمێکە ژینگە خۆی فێرمانەکات جەناب و ڕەنگە ئیسا خواردنێک لێ بێزار بی نەیخۆی لە ناوی هەموو خواردنەکانە چون یەک جاروا ئازارتیدا ئیتر دووبارەی ناکەیتەوە ئەمە شاد لەرنینگی پێژن گاتری ێژێت ناوێ بە مناڵەکە بێژی ئەو شتە پێێتەوەدا ترسی هەیە بۆچی ناوێ بێژی سارە بێت لێت بدا ئەبریت ناوێ پێی بێژی ئەوینە ئاگرە دەستە سوێن ئەمە بەستم تێگەیاندنە لە مەترسیەکە يعني هو فێرکردنە بە مەترسی بەڕاستی جان یەک نازانم احتیمالە سپاس دەکەم تەمەندرێژ بیا ڕەبی من و شۆخانخانە میوانی بەرنامە احتیمالە یەک نقطە من و دکتۆر خانی برەنگێکی قسە دەکەن موضوعی غەیبی نە موضوعی مادی محسوس گۆ مناڵ یەکسەر فیزیکیە خوای گەورە و عەقیدە و ئیمان نەتشتێکی فیزیکی تشتێکی ڕوحیە ئەوە تشتێکی وێ بەردەوام بێت ژیانە ئینساندا و هەر داویە ژیانە داویە ژیانەژی نابێ فیزیکیش بەروێ یەکێ قسەی گۆ مامۆستا جاسم دەبێژێ قسەکی ڕاستی هەیە پشگرتی بۆ ئەو قسەژی هەیە و بە ئیمامێ ابن قودامەی مەقدسی مغنیدا مذهبي حنبلي دا بشجرتي أو قصادك بشجرتي مو دكتور خانيجي إمام غزالي دكي إحياء علوم الدين ده باشا سهر سكان با شو خان سمان بوكا سكان من دجيان نا دوست روايتي ما مساوي سكان تبعي تبعي باريس ناو ناتشي تو باليوزي اشتي قرباني ما اشتين بخازي باشا خازي حدنا باشا اسا هر سيكتان هر سي برستان متفق لسروي لبابة الروح كان بتايبد لدرجة دينيكا نابد منال بترسنده نابێ بە مناڵ بڵێ خوا کوێرتەکە خوا ئەو سووتێنێ خواوات لێکە ئەوە غەڵەتە وەجەنابەت بۆ پاڵپشتی ئەوە نەعوزوبی لاکە قسەیەکت کردوتە زۆربەی ئەو مناڵانەی کە گەورا بن مرتەد دەرەچن و بێدین دەرەچن و ئەوە دەرەچن ئەو مناڵانن کە نەکو غەڵەتێکی تێگەیشتن بێت ئێمە ئیسا دایکی من بە من ێژێ مناڵەکەم
مناڵ مەبەستمان تەمەنە بۆ 6 بەڵێ ساڵ. بەڵێ 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 بەڵێ. ئەنا لەولا ترس و ڕۆشنگەریش بەڵێ، بەڵێ. مێشکی ئینتزاعی دەسی پێکرد بەڵێ. ئەبێ شەرحی بابەتەکانێکی بوو. بەڵێ ئەو بەڵێ. مەسەلەی ئەنەنا- بلوغە ئەمە ئەنەنا حەزی شەکا پێی بڵێ مناڵە مامۆستا دکتۆرە ئەدێ وەڵام نه. نەمانوت 19 نۆزدە. تازا بین بە 19 دکتۆر خانی تازە بوو 19 ینی واژ بیر نەکە باش هەمومان عنی کۆکین لەسەرەوەی کە تایبەتی لە بابەتی خواپەرستی و بابەتە دینیەکانە و تەنانەت ئەوانشی کە لە پەرۆدی ئیسلامیەکان مناڵ لە مەکتەبەکانە ئەی خوێنن ئەبێ بە شێوازێک بێ لەسەر بنەمای ترس نەبێ بە نمونە من مەسەلەن کچەکەم هەمیشە پرسیار نەکالەوەی کە ئەگەر کاتی امتحاناتیش ئاخردا ئەگەر بە ڕۆژنە بمخوا هینە عنی گوناحە ئەڵێم ئاخرنا خوا هیچ کاتێ تەکلیفی قورس لەسەر بەندەکانی ناکات پێت ناڵێت تۆ کاتی امتحان ئەبێ بە ڕۆژوبی بۆیە هەنێ جار عنی زۆربەی کاتەکانمە بەستەکەمان لەوەیە کە تۆ خواپەرستی بە ترس ناکرێ و ناساندنی خوا بە ترس ناکرێت بە تایبەتی بۆ مناڵ و زۆر نمونەی زیندوشمان هەیە کە بە مناڵی لە ترسا چۆ بۆ مزگەوت بەڵام دوایی کە ترسەکەی لەسەر نامێنێ بە شێوازێکی تر بیرەکاتەوە بۆیە ئەمە ئەبێ لە پەروەردە و لە خوێندن و لە ناو خوێندنگاکانی شائشی لەسەر بکرێکە ئیشی مامۆستایە بە خۆشەویستیەوە دین فێری مناڵەکان بکە و هەر نمونەی تریشمانەیە کاتێککە مناڵێکمان مامۆستایەکی خۆشەوێ زیاتر لە دەرزەکەی تێگا و باشتر لێ تێگا بەڵام کاتێ لی ئەترسێ دەرزەکە ئەبێت بە بارگرانیەک لەسەرشان مامۆستا شۆخان ئەفو مەسەلی ڕۆژی گرتن بە حەز دکەم تەداخل بکەم هەرە وەڵا. بۆ غەڵەت تێ نەگهێ ئەگەر مناڵە نەگەیشتیە بلوغ شخوا و قسەی و بەرسیی بەڵێ، مامۆستا مناڵە. شوخوانیدا مە حەمە پشتوانن و درستە و تپرزگریکی نینە لەگەر ئەگە کەتبێ مەرحەلی بلوغدا و مۆزوعی امتحانە و نەڕۆژی گرتن ئەو بابەتێکی فقهیە و مامۆستا گەرەک بەرسیی برەنگەکی دی بدەن ئەبێ بە ڕۆژوو بێ بێگۆمان بەڵێ من مسلمی کوڕم تەمەند درێژ بێ لەگەڵ مناڵەکانتان مناڵ بوو باسی چۆنیەتی فێرکردن شتێکی کرد ڕۆژێکیان حەزم لێ نەکرد تەمەنی 6 ساڵ بوو 5 بۆ 6 بوو ئەوانە وتم ئەوە من لێت عاجزم وەسەم لە ماڵ چوومە دەر کە لە ماڵ چوومە دەر دایکی تەلەفۆنی بۆم کرد تەلەفۆنی بۆم کورتی مسلم قسەت لەگەڵاگاوتم جوابی نادەمەوە مادەم عاجزمی کردووە طبعا دوای تۆزێ دایکی تەلەفۆنی کردی مسلم لەوە شۆ چوو بگەڕێرەوە ئەبە ڕاستی من ماڵمان لە دەرەوەی کەلار بۆ کاتە گەڕامەوە جارێکی تر بۆ گوندەکەمان چوو ماسەرێکم یعنی هاتۆتە هۆشە بەڵام گیانی تیانەماوە وەسعی زۆر خراپ طبعا ئیسە مسلم گەورە بووە هەتا ئێستا سە گەورە بووە ظاهر تەمەنی 18 ساڵە تەمەند درێژ بێ لەگەڵ هەموو مناڵەکان ئیستش کاتێک ئەگەر بزانێ لێ عاجزم نەپێژم لێت عاجزم نەیچ قساکەم بەس شێوازی هینەکەم ئەزانێت ئیتر لە ماڵ پێشم ناڵێ باوە بێتاقەتم نامچی بەس دایک پێ مەڵێ ئەڵێتەوە ئەمڕۆ هیچ قسەی نەکردێتەوە لێ عاجزی جا من ئەمە بەرابەر کوڕ کردم کچەکانم سەناو نەدامان ینی کاتێک کە دێنەوە بۆ ماڵ مەسەل کە قسەیان لەگەڵ ما کرد سیر ناوچاوێنم نەکرد ئاوا یەکسەر کچەکەم ێژێ باوە عاجزی لێم چم نەوەڵا کچم بۆ لە تاجمژی بۆ سیر ناکەی کاتێک قساکە خۆی سشعاریەوەگە کە لێ عاجزم جا من ئەوە شتێکە لە ماڵ ئێمە بەم شێوازە باشە کاتمان تاو بوو بۆ براژنی شەروای بۆ برازیش تقریبا هەر وایە بۆ برازیش بەخوا بڕوان ناکەم بەخوا وایە لەگەڵ ئەویشا خۆی زانانی ئەگەر لێ عاجز بم هەر تقریبا هەرەوەیە وەڵاهی من نازانم دەشیان بەخوا من ژێر بەڕێە خەمە دەی من نازانم ئەم عاجزوێ لە براژن چۆنە وەلێ براژن لێ عاجزوێ مێزرە و شتەکەی تێکە چێ چوون هەمووی ئەو تەرتیبیەکە حافظی بکە ژێر بەڕێی ترمانەیە هیوادارم شتێکمان کرد بێ خوا دەستت خۆش